سێ هەفتەیە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵمەتێکی دەست بەسەرکردنی چالاکوانان بەڕێوە دەچێت. ژن و پیا و پیر و گەنج کەوتونەتە بەر ئەو هەڵمەتە. ئەو ڕژبگیریە لە هەشتی کانونی دووەمەوە دەستی پێکردووە و باز لەوە دەکرێت لە نێوان 65 بۆ 95 کەس دەست بەسەر کراون و ناوی بەشێکیان ڕاگەیەنراوە. تا ئێستا هێشتا بە بنەماڵەکان هیچ زانیاریەک نەوتراوە، بەڵام تقریبەن زۆربەی ئەم گیراوانە توانیویانە یەک جار پەیوەندیەکی کورتی تەلەفۆنیان لەگەڵ بنەماڵەکانیان هەبێ و ئاگاداریان کەنەوەکە لە دەست بەسەرگە ئەمنیەتیەکانی مەریوان سنە و ورمێدان. بەڵام دەستگای دادوەری ئەم شارانە و دادوەری گشتی ورمێ بە بنەماڵەکانیان ڕاگەیاندووە کە ئەوان ئاگایان لەم دەست بەسەرکردانە نییە و هیچ جۆرە بڕیارێکی قەزایی لەلایەن دادوەریەوە بۆ ئەم دەست بەسەرکردانە دەرنەچووە. ناوی 66 هاوڵاتی و چالاکوانی کورد کە لەلایەن هێزەکانی دەستگای ئیتلاعاتەوە لە شارە جۆرەوە دەست بەسەر کراون تاکو ئێستا لەلایەن تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستانەوە پشتڕاست کراوەتەوە. بەشێکی چاودێران لەو بڕوایەدان هێزە ئەمنیەکانی ئێران ترسیان لە زیندووبوونی کۆمەڵگا و ڕێکخراوە مەدەنیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە کە دەتوانێت ببێتە بزوێنەری ناڕەزایەتی جەماوەری لە داهاتوودا. بۆیە بۆ هەڵمەتە دەیانەوێت کۆمەڵگەی ڕۆژهەڵات کە بکەن بە تایبەتی لە سەروبەندی نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئێران. هەوکات بەشێکی تر هۆکارەکە بۆ دەرەوەی سنوورەکان و هاتنە سەرکاری دیموکراتەکان لە ئەمریکا دەگەڕنەوە، چونکە پێیان وایە لە ڕابردوودا ئەو حیزبە هاوسۆز بووە لەگەڵ چارەسەرکردنی پرسی کورد لە بەشە جیاجیەکانی کوردستان. وەک ئەڵێن جۆ بایدن زۆرتر لەگەڵ چارەسەرکردنی پرسکرێکی کوردە چ لە باکوڕی کوردستان چ لە باشوور و چ لە ڕۆژهەڵات یا ڕۆژاوای کوردستانیش. ئجا ئەوە بۆ خەڵکەکە بووتە هێزێک ئومیدێک و لەبەر ئەوەی بۆ ئەوەی کە دەوڵەتی ئیران خەڵکی ڕۆژهەڵات بترسێنیتن بەبێ سوود بەبێ سەبەب لە هەر چوار پارچەی لە هەر چوار ویلایەتی کوردستان واتە ورمێ، سنە، ئیلام و کرماشان و حتا کوردەکانی دەرەوەی کوردستانیش نزیکەی 80 کەسیان گرتووە کە تا ئێستاش زۆربەیان هەر وا بەگیراوی ماون. ساڵی ڕابردوو نزیکەی 260 چالاکوانی سیاسی و مەدەنی کورد لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەست بەسەر کرابوون. بەم پێیە لە کەمتر لە مانگێکدا نزیکەی 1 لە سەر 3 ئەو ژمارەیە ڕەوانەی زیندان کراون و ئەو ئەمارانە دەری دەخات کۆمەڵگەی مەدەنی لە ڕۆژهەڵات ساڵێکی دژواری لە بەردەمدا دەبێت.